2 ساڵ بەسەر ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان تێپەڕی کە ئامانج لە ڕێکەوتنەکە گۆڕینی هاوسەنگی هێز و بەرجەسەکردنی هاوبەشی ڕاستەقینە و دابینکردنی دادی کۆمەڵایەتی و باشکردنی بژێوی هاوڵاتیان بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشە ڕێگەی ڕێکەوتنی سیاسی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕاگەیاند و خاڵە هاوبەشەکانی بریتی بوون لە مێژووی هاوبەش و کاری پێکەوەیی لە پێناو خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان. یەکتێگەیشتنی دەباشان کە لە نێوان سەرۆک مامجەلال و نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە 24 ئەیلولی ساڵی 2012 ئیمزا کرابوو، کرایە بنەمای ڕێکەوتنە سیاسیەکەی نێوان یەکێتی و گۆڕان کە لە حەڤەی ئایاری ساڵی 2016 لە شاری سلێمانی ئیمزای لەسەر کراو هەردوو لە ڕێکەوتن. نووسینەوەی دەستورێکی پێشکەوتوو مەدەنی سەردەمیانە کە سیستمی پەرلەمانی و دیموکراسی و سەروەری یاسا زامن بکات و پێشکەشکردنی پرۆژەکانی چاکسازی ئابووری بۆ هێنانەکایی شەفافێتی دارایی بە تایبەتی لە بواری فرۆشتنی نەوت و داڕشنەوەی دەسەڵاتەکانی هەرێم لەسەر بنەمای هاوسەنگی و ئەنجامەکانی هەڵبژاردن و گێڕانەوەی شەرعیەت بۆ دامەزراوە شەرعیەکانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتن کە فراکسیۆنەکانیان لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان هاوکاری و هەمانکی یەکتر بکەن لەسەر کێشە نیشتیمانی و گرنگەکان. هاوکات لە ڕێکەوتنەکە تاکید کرایەوە کە هەردوو لا کاری هاوبەش ئەنجام بدەن بۆ جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی لە هەرێمی کوردستان. لە ڕۆژانی سەرەتای ئیمزاکردنی ڕێکەوتنەکەدا هیوە و ئومێدێکی زۆر بۆ هاوڵاتیانی کوردستان بەگشتی و بنکەی جەماوەری یەکێتی و گۆڕان بە تایبەتی گەڕایەوە. ئەوەش بووە دەستپێک بۆ پێگەنانی ئەنجومەنی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان کە بەرەنجامەکەی کاری هاوبەشی فراکسیۆنی یەکێتی و گۆڕان لە بەغداد و بەڕێوەبردنی حکومەتی خۆجێیی پارێزگای سلێمانی بوو.